هەڵەبجەیەکان هاوشان لەگەڵ پارێزگاکانی دیکە و بە گۆرانی و هەڵپەڕکێ و دەنگی بەرزی یاریاگرینەکان و ڕەسەنایەتی ناوچەکە پێشوازیان لە ساڵێکی نوێ کرد و بە هیوای ساڵی ئایندە ساڵی 2020 ساڵی بەدیێنانی ئامانجەکانی گەلی کورد بێ ساڵی بەدیێنانی خۆشی و شادی بە بۆ گەلی کورد لە هەرجەیەک و پارچەکانی تری کوردستانیش لەو زوڵم و زۆرەی کە لەسەریانە لەو زوڵمەی کە لەسەریانە ڕزگاریان ببێت بە هیوای بێتە ساڵی خۆشی بۆ هەموو لایەک. ئێمە ئێستا وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە ساوین بە ڕازاندنەوەی ئەم شەقامی بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی تا شەقامی ئەحمەد قوتار بە هاوکاری ستافی دایری کارەبا لە برایەنمان لە ستافی ڕووناکی لە دایری کارەبا و ئێستا دوو هونەرمەندێکی ڕۆژهەڵاتی کوردستان و هونەرمەندێکی پارێزگای هەڵەبجە لێرە بەشدارن. گەنجانی هەڵەبجە خۆشحاڵ بوون کە 2 ساڵە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە ئاهەنگیان بۆ ساز دەکەن و لە پارێزگاکەی خۆیانەوە بەشداری لە مەراسیمەکاندا دەکەن. ئاواتم بۆ ساڵی تازە ئەم کوردستانەمان زۆر بە ئارامی بەهێمنی دڵخۆش بێ ئینشاءڵڵا و زۆر پیرۆزبایی لە برا پێشمەرگەکانمان دەکەم ئینشاءڵڵا هەمیشە سەرکەوتوو بن. پیرۆزبایی سەری ساڵ لە هەموو خەڵکی کوردستانەکەم بە تایبەت لە پێشمەرگە براکانمان پێشمەرگە قارەمانەکان دوای ژیانێکی بۆ خوازین دووبارە 3 بارە ڕێز و حورمەتم بۆ بەشیر ڕۆشنبیری هونەری هەڵەبجە کە ئەمە ئاهەنگەی ساز کردووە لە پارێزگای هەڵەبجە هیوای سەرکەوتن بۆ کچان کە بەشداریەکی کارایان لە مەراسیمەکاندا کردووە و خۆیان دەڵێن کاتێکی هەمووان گزارش لە خۆشیەکانی خۆیان بکەن. وەڵا بێگومان خۆی هەموو شەوە ئاهەنگێک گرنگە بەڕاستی پێویستە شەوە ئاهەنگ بکرێت لە هەموو شوێنێک بۆی خەڵک بتوانێت کات و ساتێکی خۆش بەسەر بەرێ. من خۆشحاڵم بەڕاستی کە ئێستا شەوە ئاهەنگەکان خەریکە زۆرە بن بەتایبەت لە بۆنەکانە، بەڵام هیوادارم تەنها لە بۆنەکانە نەبێ. دەنگی گۆرانی و یاری ئاگرین و شایی و هەڵپەڕکێ ئەمشەو تا درەنگانێکی شەوباڵی بەسەر هەڵەبجەدا کێشا و هەمووان پێیان خستە ساڵێکی نوێوە و پیرۆزبایی ساڵێکی نوێیان لە یەکدی کرد و هیوای خۆشبەختیان بۆ یەکدی خواست. فەرحان حەمەقان، گەلی کوردستان، هەڵەبجە.